خۆشەویستانم میوانی پرۆگرامی ئەم جارەمان هونەرمەندێکی شێوەکارە. ئەو هەموو ژیانی هەوڵی داوە ئەو کارەسات و نەهامەتەی بەسەر گەلەکەیە هاتووە بیکا بە تابلۆیەک و تابلۆکان نمایشکە لە گەلەریەکانی هەموو دنیا. هەوڵی داوە ئەو کارەسات و نەهامەتیە و ئەو گرفتانەی بەسەر گەلەکەیە هاتووە هەوڵی داوە لە ڕێی تابلۆکانیەوە شانی هەموو گەلانی دنیای با بێکەوە پێشوازی لێ بکەین. ئەویش هونەرمەندی شێوەکار مامۆستا قەرەنی جەمیل. مامۆستا قەرەنی بەخێراتی. بژی زۆر سپاسان دەکەم. تەندروستی جەنابەت. زۆر باشم، زۆر مەمنون. یاخوا باش بی. سەرەتا زۆر سوپاس دەکەم کە کاتی خۆتدا بە ئێمە و گەورەت کردین مامۆستا. ئەمێ بزانم مامۆستا قەرەنی لە کوێ لەدایک بووە؟ من بەڕاستی لە گوندێکی بچووکی پشت ئەنکاوە کە ناوی گرجوتیارە لەوێ لەدایک بوومە. گرجوتیار؟ بەڵێ. بەڵێ. ئیتر من لە بیرم نییە لەوێ ژیا بم. حەقیقەت دوایی زوو هاتینە هەولێر. ئیتر لە تەیراوەی نوێ تەیراوەی خانوە قوڕەکان لەوێ جێنشین بووینەوە و لەوێ دەستم بەژیان کرد. بەڵێ. چەند ساڵ بووی بیرت نایە یاخود پاسیان کردبێ؟ باوەڕ ناکەم ساڵێک بووم وە بزانمە گەهات بین. بەڵێ بەڵێ. ساڵی من ساڵی 1954 لەدایک بوومە من. بەڵێ بەڵێ. ماشەڵڵا پێتەوە دیار نییە. مامۆستا قەرەنی دوایی لە تەیراوە چیت بیرە ینی ئەوەی کە فامت کردەوە؟ تەیراوە وەکو هەموو دەزانن بە تایبەتی ئەو کاتە گەڕەکێکی زۆر هەژار جێنشینی و فەقیری زۆر بوو. خانوەکانەمووی قوڕ بوو. ئیتر خانوەکان بەشی ئەو ئایلانەی نەدەکرد مەسەلەن کە 8 نەفەر 12 نەفەر خانووی قوڕ یەک ژوور دوو ژوور. بەڕاستی من وام دەدیت کە بە تایبەتی زستانان زۆر کارەسات بوو. ژیان لە گەڕەکێکی وا بتوانی هەموو ئایلەیە بەیەکەوە بژی. لە هەمان کاتیش بخوێنی چیتە مەکتەب بێیتەوە. ئیتر گەڕەکەو هابوو. اینجا خانووی گڵیش زستانان ئەبوایە مەسەلەن کای پێوە بکرایە بە باگردێن سەربانەکە بژێڕی. خۆمانە دەمان گوت جاروا هەبوو دەرەوە و ژوورەوە وەکو یەک بوو کە باران دەباری. ئیتر نازانم ئێستا وەکو بیرەوەری زۆر کەس دەیژێڕێتەوە بە خۆش دیار دەکەوێت کانەما زۆر ڕۆمانسیە شاعریە جوانە بەڵام بە حەقیقەت وانە بوو ناخۆش. خەم و خەفەتی باوک و دایک و ئەوانەی گەورە بوون کە ئێمە منداڵبووین قەی ناکە هیوانگە لە زۆر بوو. ینی هەژاری و بێئیشی بێکاری ئەو کاتە هەولێر زۆر گەورە نەبوو. ینی ئەو شوێنێکە ئێمە لێ دەژیاین کۆتایی تەیراوە بوو. ئیتر لە شێستی نەبوو شۆلەوانی بوو تا سەفین و مەسیفوانە. باش مامۆستا قەرەنی یعنی مناڵێک لە تەیراوە ناو شوێنێکی گەڕکێکی بڵێن هەژار نشین بووە. چۆن ئەم خولیایە هاتە سەری تۆ کە ببی بە نیگار کێشێک ببی بە وێنە کێشێک؟ بخۆی دیارە سەبەبێکی کۆمەڵایەتی و سایکۆلۆژیش هەیە بێگومان. بەس ئێمە پێشەوەی بچینە قوتابخانە ئەو شتانەمان نەبوو. لە تەمەنی 6 ساڵی 7 ساڵی چوینە مەکتەب لەوێ کە زانیمان مەسەرەن قەڵەم و کاغەز و قەڵەمی ڕەنگ هەیە. ئیتر خۆ دەزانی ئێمە منداڵی هەژار یاری نییە. ینی ئەو لە ئابە و شتانێک ئێستا هەیە یاخود خەڵکانی ناو شار هەیەیان بوو یاخود دەوڵەمەندەکان هەیە بە نەمان بوو. مەجبورین خۆمان بە شتێک مەشغول بکەین. اینجا هەبوو بە ڕەسم هەبوو بە خوێندنەوە بە نووسین هەبوو بە قوڕ بە هەر شتێک باە یاریمان بە هەموو شتێک دەکرد بە ئاسن بە تێل بە تەنەکە بە مهم من زیاتر خولیام ئەوە بوو هەلا 1 و 2 سەرەتاییەوە بەڕاستی خۆم و برا و برادرەکان و ئەوانەمان هەموو لە مەکتەب خەریکی ڕسم کردی بوو. زیاتر
سەرنجی ئێمە ڕادشێشە ئەو قەڵم ڕنگانە ڕسمکردن ڕسمی سروشتی درەختێکە شاخێکە ئاوێکە ئەوە بە خیالی دەمان کرد بەس خۆمان هەناشمان بینی بوو مەسەڵەن شاخ و ئاو و ڕووباروانەمان نەبی هەرەوێ مناڵ کە وێناکێشە یەکسەر ڕسمی شاخێک چیایەک دەکێشێت بەڵێ یەکسەر دوو چیا لە ناوەڕاستیش ئاوە ئاوێک گێتە خوارەوە ئیتر ئەوە باو بەوە دەست پێ دەکرا ئیتر تا دوایی ئێمە گەیشتین بەو قەنەعاتەکە بتوانین ڕسمی ئاژەڵ بکەین ڕسمی ئینسان بکەین ڕسمی دەموچاو بکەین هەر لە منداڵیەوە هەوڵمان دەدا پۆرتێت بکەین پۆرتێت بە کامری یاخود بابەتێک دەکەین کە وەکو چۆن ئێمە دەژیاین لە ژوورەوە لە دەرەوە منداڵ یاری دەکەن مەسەن هەوڵمان دەداوانش بکەین مامۆستا قەرەنی بیری دیە یەکەم وێنە کامە بوو کە کێشات و بڵێ ئەمە هەستەکەم بڵین وێنێکی جوانە و خەڵکانیش مامۆستا برایە کەسێکت بڵێ ئەمە ئیشێکی باشە و ئەزانم جەنابیشت براکەت بەڵێ ڕەسامێک بەلەم باشتر بوو بەڵێ بیری کامە بوو زۆر بەوازی بیرم نایە بەڵام زۆر ڕۆژانە ئەمە زۆر ڕسممان دەکرد چونکە ترمان نەبوو دەفتەری ڕسم کە لەم قوتابخانە دەیاندا پێمان یان قەڵەمی ڕنگمان دەکڕی یان دەیاندا ئێمە بە 2-3 ڕۆژ تەوامان دەکرد یعنی دەبواە ئەمە هەموو ڕۆژێک وەرەقەی بەکاربینین بەڵام ئێمە بەردەوام ئیشمان دەکرد ئیتر بەیەکەوە پیشانی یەکتریمان دەدا جاروە هەبوو مەسەن جاروە هەبوو پۆرتێتم کردووە لە دووی سەرەتایی بە بیرمە مەسەرەن ڕسمی سنۆبەرم کردووە داری درەختی سنۆبەر زۆر خەریکی بوومە بە قەلەمی ڕنگ ئەوم بەبیرە مەسەرەن من ئەو لەو حیاڵێم ئەوی کە بەبیردا ئەوم بیرە کە مامۆستا زۆر تەشجیعی کردم من منداڵێکم دووی سەرەتایی کە ئەوە جێی سەرنج بوو منیش کەیفم پێداات بێگومان مامۆستاگەت بیریە مامۆستاکەم مامۆستا پەترۆس بەهنامە مەسیحی ئەنکاوە بوو مامۆستایەکی زۆر ڕێکوپێک من بە فەخرەوە ناوی دەهێنم چونکە ئێمە هەمومان ئەو قوتابخانەیە ئەوەی کە ڕسمی فێر بووە و قەرزاری ئەو مامۆستایە ئەو مامۆستای ئێستاش لە ئوسترالیایە ماوە تەمەنی سەروی 80 ساڵە ماوەش کورد بەڵێ ڕێزمانێ بۆی لێرەوە تەمەند درێژە بە ئینشاڵڵا مامۆستا قەرەنی وەکو خێزانێکی قەرەباڵغ بوون ئێوە بەڵێ جاران بیرمیە ئەو خێزانە گەورەکان بڵێ هەندێکیان لە پاڵ خوێندنە ئەکرا بۆایە ئیشێکیشی بکردایە بۆ هاوکاری خێزانەکەی بۆ هاوکاری باوکی و ئەوانە تۆ بیری دیێت چۆن بوو ژیانی ئەو کاتە ئێمە تاوەکو ناوەندی بابڕێن لە سەرەتایی نا تاوەکو شەش یەکی متەوەستا دوو متەوەستا ئێمە پاش هاوینان ئیشمان دەکرد دەڕۆیشتین بۆ ئیش ئیتر تقریبان 2 مانگ 3 مانگ ئیشمان دەکرد هەم یارمەتی خێزانمان دەدا و هەموو ئیشەکان چی بووگاتان ئیشی کرێکاری ڕۆژانە بەیانی زوو دەڕۆیشتین ئاسر دەگەڕینەوە ئەی لە هاوینانە هینچە کرد مەسەلەن هەر یا بەس بە قوتابخانە کەرستەم دەکڕی بەڕاستی کەرستەی ڕەنگم دەکڕی وەرەقەم دەکڕی ڕەنجی ئاویم دەکڕی بەردەوام زیاتر تەجی دەکردم کە پارە هەیە بتوانم ئەو شتانە بکڕم هاوینان باشە مامۆستا قەرەنی پاشەوە ناوەندیت خوێن و ئەوانە اینجا دوایی چیتە پەیمانگای هونەرە جوانەکان لە بەغداد بڵێ بۆ لە بەغداد ئەو کاتە بەس پەیمانگای هونەرە جوانەکان و ئەکادمیای هونەر جوانەکان لە عێراق بەس لە بەغدا بوو لە شارەکانی تر نەبوو لە سلێمانی هەر ئەوە بوو ئەویش بەڕاستی خوێندن بۆ ئێمە زەحمەت بوو لە دەرەوەی شاری خۆمان بەس ئەو کاتە حکوومەت هاریکاری دەکردین قسمی داخلی هەبوو بەس کە چوین ئەوە بوو ساڵی 1970 کە تەقدیم دەکەی خەڵکێکی زۆر هاتووە لە هەموو شارەکان اختیبارەکەش بێگومان قورس بوو ئێمە ئەبێ هێلکاریەک بکەین بە خلالی سعاتێک 2 سعات ئەوە پەیکەرێکە بۆیان بۆمان دادەنێن ئەمە شێوازی وەرگرتنەکە شێوازی وەرگرتنەکە زۆر جدی بوون زۆر جدی کەس ناناسی خۆمانە وەکوێرە نییە مەسەڵەن بڕۆ دوایی بڕۆ ماڵەوە ئیتر لەوێ
ناو دەرچوو لە پاشان وەرگیرام دەستم بە خوێندن کرد لەوێ زۆر خۆش بوو. بەڵێ مامۆستا لە پەیمانگای هونەرە جوانەکان هەر خۆی بەغداد ئەو کاتە ینی شارێکی گەورە بۆ پایتەخت بوو و جەنابیشت لێرەوە کە ڕۆیشتی بوو ئەوێ دنیایکی تر بووە. زۆر چی لە کارکتەری جەنابەت کرد؟ زۆری گۆڕی من پێشەکی هەر لە هەولێر بووین حتا زمانی عەرەبیشم زۆر بە قووەت نەبوو بەس کە چوون بۆ ئەوێ بینیم جەوێکی هەمووی هونەریە مێژووی هونەر دوای شارێکە هەمووی گەلەریە و مۆزەخانە و زۆر پێمان سەیر بوو کە تر گوامان لێات ئەوە نەبوو بە پاشدەوام یەکسەر ئەگەڕاین بەس دەگەڕاین بۆ بینینی ئەو شارە لەکوێ مەعرەزێکە وایە دەچوین لەکوێ کۆنسێرتێکی سیمفۆنیا هەبایە دەچوین لەکوێ شانۆگەریەکە وایە دەچوین ئیتر ئەوە وەختمانەوە سەر دەکرد احتیادی خۆشمان لە پەیمانگا بەڕاستی منافەسەیەکی زۆر تونند هەبوو بینی قوتابیان چکاوی هاتبوون هەمویان توانای ئیشی ئەکادمیان زۆر باش بوو ئەوە نەبوو بە ئاسانی وەربگیرێن لەبەرەوە ئێمەش من یەک لەوانە بووم کە بەردەوام من ئیشی هێلکاری لە دەرەوە لە چایخانەکان لە قسمی داخلی بە ئاوی وایە یاخود بە زەیتی وایە بەردەوام ئیشمەکرد. مامۆستا قەرەنی ئەو کاتە عێراق مەسەلەن نەحاتی زۆر باشی تیا بوو ڕەسامی زۆر باشی تیا بوو ینی کێ ئەو کاتە معجیبی بە کێ زۆر؟ من بەڕاستی مامۆستایەکانمان ئەم مامۆستایەکانم وەکو ڕەحمەتی محەممەد علی شاکر یەک لەو هونەرمەند و مامۆستایانەی زۆر لام گرنگ بوو کاریگەریشی زۆر باشی هەوو لەسرم بوو شێوازی کارکردنم لە پاش مەعهەد فنون جەمیلە مەسەلەن زیاتر ئەو بوو یا مامۆستا شاکر حەسەن ئال سەعید لە تیۆری لە مێژووی هونەر لە ڕۆشنبیری کاریگەریی زۆر باشی هەوو لەسەر تەفکیری ئێمە لەسەر بە تایبەتی لەسەر من کە زۆر گرنگیم بە شتانە دا بۆ دەرسانە ئیتر زۆری تریشە بوون کە زۆر مەسەلەن ڕافع ناسری یەک لەو هونەرمەندانەی گرافیکی بوو کە ئەو کاتە زۆر گرنگی بەمە دەدا بە هێلکاری تەختید ئەوانە گرنگ بوون زۆر ڕاستە. ئێمە ڕای هەندێک لە خۆشیستانەوە وەرگرتووە سەبارەت بە جەنابەت با پێکەوە تەماشایکەین و دوایی دێنەوە گفتوگۆکەین فەرموو. سپاس. بەڕاستی وشەی هونەرمەند ڕێک بە پێستی ئەو کەسایەتیە. هونەرمەندێک لە ڕووی توانای هونەری زۆر دەستەکی زۆر باڵای هەیە هەم لە سەقافەتی هونەری و توانای بیرکردنەوەی هونەری زۆر پێشکەوتوو هەم ئاگادار و خاوەن ئەزمونێکی دەوڵەمەند یان لەو هونەرمەندانەیە سوودی لە ئەزمموی هونەرمەندانی تری جیهانی وەرگرتیە بۆیە دەبینین ڕەهەندی هونەری کارەکانی قەرەنی ئێستا بەڕاستی ڕەهەندێکی جیهانی هەیە یعنی ئەوە نییە هونەرێکی لۆکاڵی داخراو لە ناوچەیەکی ئیشکردنی زۆری ئیشکردنی مەسەر بایەغدانی بە ڕەنگ ئازادکردنی ڕەنگ و ڕەنگ دەتوانی بڵێ بۆتە ئەوە زۆرێک لە دروستکردنی فیگەر دروستکردنی شێوە دروستکردنی خەیاڵ لای بەرامبەر جگەلەوە قەرەنی جەمیل لە بوارێشتری مەسەلەن پۆرترێتیش کتێ پەسەن پۆرترێتی شائمسەوە نالی پۆرترێتی ئەوە پۆرترێتی شاعیرانیشی دروستکردیە بە خەیاڵی کە خۆی لە شعرەکانی گەیشتووە کە ئەوە مهمە مەسەلەن کاتی خۆی بەدیع بابەتزان لە ناو کورد ئەو شتەی کردووە قەرەنی جەمیل کەسی دووەمە توانێتی پۆرترێتی بەشی زۆری ئەو شاعیر و نووسەرانە دروست بکە ئێستا لە خوارێ تابلۆیەکی ئەوم هەیە پۆرترێتی کچێک کە کاتی خۆی لە هونەرە جوانەکان هاتۆتە مەرسەمەکەیان و پۆرترێتێکی زۆر نایبلۆ بەڵام ئیشە تازەکانی ئیشکردن لەسەر فکرەیەک بیرۆکەیەک بۆ نمونە لەسەر کارەساتەکان و پاژماوەی کارەساتەکان لەسەر مرۆڤ لەسەر ژینگە مثلا پرۆژەیەکی وا دەینی کە مەسەن ڕەهەندێکی جیهانیشی هەیە هەموو دنیا بەو گرفتە بەو
کارە ساتانەوە گرفتارە قەرەنی ئیش لەسەر ئەوە دەکات جگە لەوە قەرەنی بەڕاستی وەک ئینسانیش ئینسانێکی تا بڵێ هەزناسک تا بڵێ پاک لە هەولێر پێی دەڵێن یەک دەندا یعنی ئەوەی قسەی زار و ئەوەی لە دڵی هەریەک ئەوەیە بەڕاستی من لە هەموو ژیانم ئەوەندە ساڵە ڕۆژێک لە ڕۆژان ئەوەندە دڵم لە قسەیەکی گەردی نەگرتیە کە ئەوە بۆ کەسایەتی هونەرمەند مهمە جگە لەوەش مەسەلەن لایەنی سەقافی قەرەنی ڕاستی پیاوەکی زۆر مسەقەفە ینی هەموو بە تایبەتی مەسەل لە شعر دەزانی ئاگاداری شعرە لە هونەر دەزانی لە تاریخی هونەر دەزانی لە فەلسەفە دەزانی تەماشای هونەری دەوروبەریشمان دەکەم وڵاتانی لەتانی دەوروبەرمان بەڕاستی قەرەنی ئەگەر لەوان بەرزتر نەبی ئاستی لەوان کەمتر نییە. هونەرمەند قەرەنی زەمیل کە هونەرەکەی بەلای تەزرید و ئینتیباعیەتدا ڕۆیشتووە یەکێکە لە هونەرمەندە دیار و گرنگەکانی ئەمڕۆی کوردستان بگرە کۆڵەکەیەکی پتەوی هونەری شێوەکاری کوردیمانە. قەرەنی زەمیل پڕ بە مانای وشە کەسایەتێکی جوانی هەیە خەسڵەتە مرۆیەکانی بەقەدەر هونەرە باڵایەکەی بەرز و باڵایە ئەمەش ئەوەندەی دی ڕەونەقی بە هونەر و داهێنانەکەی داوە. قەرەنی زەمیل هونەرمەندێکی ئیشکەر و کۆڵنەدەرە لە حەفتاکانی سەدەی ڕابردوو کە لە پەیمانگای هونەرە جوانەکانی بەغدا بوو هاتوچۆی قاوەخانەی پەرلەمانی دەکرد لە سوچێکی ئەو قاوەخانەیە دادەنیشت بەردەوام خەریکی سکێچکردن بوو لە دەموچاوەکان وردەبەوە وێنەیانی دەچێشا زۆر بە بێدەنجی و بەهێمنی خەریکی کاری خۆی بوو من لەوێوە دەیناسم هەر ئێمە هانماندا لە دەرەوەی وڵات بێتەوە بەهۆی هاوڕێتیمانەوە هێنامانەوە بۆ هەولێر بوو بە مامۆستا لە پەیمانگای هونەرە جوانەکان و ئێمەش لە گۆڤاری ڕامان وەکو هونەرمەندێک هێنامان سوودمان لێ وەرگرت لە کاری پۆرترێت و مابرین سکێچکردن و ئەمانە ئەوە ساڵانێکە تەبیعی کاقەرەنی ئیشی سکێچ و پۆرترێت بۆ ئەو گۆڤارەی ئێمە دەکا من ڕەیەکم هەبوو کە توانیم لە ڕێی کاقەرەنیەوە جێبەجێ بکەم پێم وابوو ئەو وێنانەی کە لە ڕۆژنامەگەری کوردی بڵاو دەبتەوە من ناوم نابوو وێنەی ستالینی یعنی ئەو وێنانەی کە زۆر جامید و زۆر ئەوەیە ینی هیچ با بڵێن لە مەساتێکی هونەری پێوە دیار نەبوو ئێمە هاتین جاری واشەیە وێنەیەک بڵاو دەبەوە لە ناو قرسەی گەرمای دەبینی پاڵتۆی لەبەرە یان لە ناو زستانێکی بەفراوی دەبینی نیو قۆڵێکی لەبەرە ئێمە ویستمان ئەوانە بکەین هەمووی سکێچ و پۆرترێت و ئەوانە بۆ زوربەی نووسەرانی کورد هونەرمەندان ڕۆژنامەنووسان ئەو پۆرترێتانەمان کرد ئێستا دەتوانم بڵێم گۆڤاری ڕامان ئەرشیفەکەی یەکێکە لەو ئەرشیفە دەوڵەمەنانەی کە بەهۆی ئەو پۆرترێت و شتانەی کە قەرەنیەوە دەوڵەمەند بوو. ئەوەی مامۆستا قەرەنی جەمیل وەکو هونەرمەندێک جیا دەکاتەوە لە هونەرمەندانی دیکە بەڕاستی چەند خەسڵەتێکە لە مامۆستا قەرەنیدا هەیە. یەکەم خەسڵەت کە بەلای منەوە زۆر گرینگە مامۆستا قەرەنی وەکو بەردەبازێک وایە لە نێوان نەوەی کۆن و نەوەی تازە. پێش ئەوەی مامۆستا قەرەنی جەمیل مەسەلەن لە ئەوروپا بێتەوە بۆ کوردستان شێوازی ڕەسەمکردن یا هونەر بەگشتی لە هەرێمی کوردستان ڕنگدانەوەیەکی زۆر کلاسیکیانەی بەسەرەوە دیار بوو زۆربەی ئەو کەسانێک کە وێنەیان دەچێشە وێنەی سروشت و مەسەلەن فۆلکلۆر و ئەو شتانە بوو بەڕاستەکە ینی دەتوانین بڵێن زۆر ریالیزمێکی زۆر ناوچەی محەلیانە بوو بەڵام کە مامۆستا قەرەنی هاتەوە جۆرێک لە گروتینی تازەگەری خستە ناو هونەری شێوەکاری لە کوردستانەوە ئەو نەوەی کە بڵێن لە دوای نەوەی هەشتاکاندێک کە ئێمە مانانین لەسەر ڕێچکەی مامۆستا قەرەنی زۆر شت فێر بووین و چاومان کرایەوە بە دنیای دەرەوەی خۆمان چونکە پێشتر دنیای دەرەوەی ئێمە ینی ئێمە نەمان دەبین وەکو بازنێکی داخراوە بوو ئەوە یەکێکە لە خاصێتە زۆر زۆر کاریگەریەکان کە مامۆستا قەرەنی هەیەی لە وێنە کێشانیان لە خودی خۆی کەوە کەسایەتێکی نایاب جگە لەوە مامۆستا قەرەنی کارەکانی دەچنە ناو خانەی ئەبستراکتی دەربڕین خوازی
کە کەم کەس دەرەقەتی ئەوە دێت هەم ئەبستراکت کار بکە هەم بتوانێت وەکو دەربڕین کار بیرۆکە بخاتە ناو تابلۆکانی. یەکێک لە ڕەکیزە زۆر گرینگەکان بنیادی فکریە لە ناو کارەکانی مامۆستا قارنی جەمیل. یعنی زۆر خەڵکەیە کە هونەری ئەبستراکت دەکا بە بێ گوێدانە ئەوەی کە چه بنیادێکەیە لە ناو تابلۆکەی چه فکرێکەیە چه یعنی ئەو ئامانجانەی کە تێدایە یعنی ئەوانە بۆ زۆر خەڵک قورسە بەڵام مامۆستا قەرەنی بە ئاسانی خستێ بەردەستی خەڵک کە پێم وایە ئەوەش یەکێکە لە بڵێن ئەو تایبەتمەندیە زۆر گرنگانەی کە مامۆستا قەرەنی جەمیل هەیە. مامۆستا قەرەنی هەندێک پرسیار لای من دروست بوو کە جۆم لەم خۆشەویستانە گرت مەسەلەن ئەو ستایلەی کاری پێەکەی چۆن هەڵت بژاردووە؟ ئەو ستایلی کە ئێستا کاری پێ دەکەم بەڵێ ئەگەر ڕاستی دەوێ ئەو ستایلێکە ئێستا کاری پێ دەکەم لە سەرەتاوە لە زووکەوە هاتیە لە پێشتر کە پەیمانگای هونەر جوانەکانم تەواو کرد من شێوازێک لە تعبیریشم دەکرد تعبیرێکی زۆر کوردەواری با بڵێن ژیانی کۆمەڵایەتی لادێ و هەژارەکانم دەکرد بە تابلۆ بەس لەوێوە هێوا شێواش هات تاوەکو پەیمانگەم تەواو کرد کە بووم بە مامۆستا لە لادەیەکان هەر بەس بەو شێوەیە دەڕۆیشتم بەس کە چوومە دەرەوە ئەو قۆناغیشتر دەستی پێ کرد ئەو فترەیە کە من چوومە ئیتالیا ساڵی 79 لە ئیتالیا زۆر کارم نەدەکرد زیاتر خەریکی مۆزەخانەکان بووم گەلەریەکان دەگەڕام زیاتر هەوڵم دەدا چکا و ئەوەی لەوێ هەبوو مەسەلەن من تێری ئەو شتانە نەبووینەما یعنی ئەوەی کە خوێندوتە و ئەمەی لە ئیتالیا ڕووی هەبووە شتێکی جیاواز بووە جیاواز زۆر نوێ بووە بەڵێ بەڵام کە چوون بۆ ئەسپانیا 84 لەوێ بۆ لای دالی لەوێ گۆڕانکاری زۆر بەسرم داهات کە زانیم مەسەلەن لەوێ دەتوانم ستایلێک ئیش بکەم بێ ستایل سەر بە هیچ قوتابخانەیەک نەبێ ئازادبی هونەرمەند چکە لەوێ فێر بووم کە هونەرمەندانی ئەسپانی بە تایبەتی نوێیەکان سەر بە هیچ قوتابخانەیەک نین ئازادی نەبێ مەسەن تۆ چیت هەیە مهم بەهرەکەت هەیە ئەو بەهرەیە کە تۆ دەتوانی ڕنگ بەکاربێنی ئەو عناسیرانەی کە لە تابلۆ بەکاردێنی تۆ مسەیتری زاری بەسەری یعنی شەر نییە ستایلێکی تایبەتت هەبێ نەخێر تۆ ڕۆژێک دەتوانیت تۆ ڕۆژێک ئەبستراکت بی دەتوانی پاش هەفتەیەک لە ناوە ئەبستراکتە فیگەر بەکاربێنی مرۆڤ بەکاربێنی ئاژەل بەکاربێنی پرسپکتیڤ بەکاربێنی دووری نووزیکی بەکاربێنی مەسەرەن مهم شتێک هەیە لە خەیال بێزگە لە تەکنیک ڕووناکی و ڕنگ ئەوە بێزگەلەوانە تەبان ئەوانە دەتوانی هەمووی بەکاربێنی بەس بە شەرتێک تۆ نوێ خوازبی ئەمڕۆبی نەک ینی بەس پڕکردنەوەی پانتایی نەبێ لای من نقطەیەکێ لە دەماغی من فکرەیەکم هەیە فکرەکە ڕەنگە 9 ملیمەتر بێ بەس دەمەوێت ئەو 9 ملیمەترە بیکەم بە تابلۆیەک پانتایەکەی 2 مەتر بە 2 مەتر بێ ئەوە چییە؟ ئەوەش بنەمایەکی فکری کۆمەڵایەتی سایکۆلۆژی هەمووی هەیە تۆ بابەتێک تێدای دەڕێژی ئەو بابەتە بیکە بە دیمەن کە خەڵک بیبینی ئەو چیرۆکێکت هەیە بڵێ یعنی وەکو چیرۆکێکە دەیە تۆ بیگی بە تابلۆ وەکو چیرۆکێکە دەیکەیتە فلیمێکی سینەمایی سابت خلاص ئێستا ئێمە ئەم دوو تابلۆی کە لە پشت ئێمەیە ئەم تابلۆیە و ئەم تابلۆیە هی مامۆستا قەرەنیە جا ئەمەوێ شتێکمان بۆ شی بکەیتەوە بۆ نمونە فکرەکەی تۆ چی بووە و چۆن بۆ بەم
فیلمایە بۆم تابلۆیە بالضبط. بۆ بەم وێنەیە. من لەو تابلۆیانە بێگومان هەردووچی من زیاتر بە زنجیرە کار دەکەم. مەسەن 15 تابلۆ لەسەر ئارکۆلۆژیای کات و شوێن. کات و شوێن ئارکۆلۆژیایەکی هەیە دەبێت ئێمە لێکۆڵینەوەی لێ بکەین. لەکوێ لەو وڵاتە وڵاتت هەمووی ڕەنجی خۆڵی هەیە، قوڕی هەیە، ڕەنجی خاچیە، دەتوانی تۆ هەڵی وەشێنیەوە بابەتێکی لێ دەربینی بیکەی بە تابلۆ، یاخود مرۆڤی وەهمی، یاخود وەهمی شارستانیەت. مرۆڤی وەهمی مەبەستم چییە؟ مەبەستم مرۆڤی وەهمی ئێمە من دەژیم لە ناکەو دەڕۆم بە شێوەیەشتی زیندوو دەبمەوە. وەهمە فکرەیەکی فەلسەفیە، تۆ تەماشای ژیانی ئینسانی خۆمان دەکەین، هەمووی لە ناو جەوێکی خاک و خۆری خۆیەتی. باگراوەندەکەی باگراوەندێکی بەتاڵە، چۆلە، ڕەنجێکی قاوەیە، خۆڵەمێشیە، ئاسمانی شێر تۆزاویە. چەند بگەڕێەوە دواوە هەروایە. مەسەڵەن ئێمە شارستانیەتێکی گەورەی بینینمان نییە. ئەوەی هەیتمان دەشتە دۆڕە شاخە، کۆمەتی خۆڵە، چاڵە، کەند و کۆسپە، چێ لە قەبرە لە هەموو لایەک، مەسەلەن لە هەر شوێنێکی گردبی چێ لە قەبری لە خۆڵەوە بۆ خۆڵ. یعنی ئەوە جەوی ئێمەیە. ئەوە من لای من ئەو شێوازە، ئەو شێوەیە با بڵێن ئەو دیمەنە بنەمای تابلۆکانی من ئێستا. ئەگەر ڕاستی دەوێت ئەوەش یعنی خۆی دەگەڕێتەوە سەر کۆمەلگای خۆمان، کە ئەمە کۆمەلگایەکی کەمێ دەتان بڵێم کەئیبمان هەیە. کەئیب ینی ڕاستە ملەتێکە پێدەکەنی شایی دەکا جلوبەرژی ڕەنگا و ڕەنگ، بەڵام لە ناخەوە خۆی ڕەنگەکان ئەو هایە. ئەم هەموو نەهامەتیە بەسەر گەلی کووردا هاتووە لە ئەو پرۆسەی ئەنفال و جینۆسایت و یعنی ئەمە وەکو ئەم خەموو خەفەتە چۆتە ناو DNA ئێمەوە. ڕاستە. مامۆستا قەرەنی یعنی جەنابەت دەتەوێت بڵێ گەلی کورد زیاتر وابەستەیە بەو خاک و خۆڵەوە، بۆیە تابلۆکانیشت زۆرتر نمایشی خاک و خۆڵی کوردستانەکە؟ خۆی شەر نییە ملەتەکە پەیوەست بی بۆ من و فکری من کە چۆن پەروەردە بوومە، چۆن تمەشاش دەکەم دەوروبەری مێژووی سۆسیۆلۆژی کوردستان کورد. مەسەلەن ئێمە ڕاستە مەسەلەن ئەو نەهامەتیە بەسەر ئەو ملەتە داهاتوە، بەسەر ملەتەکانی تر داهات دنیایان کاول کرد. تا ئێستاش هەر خەریکن. ئێمە نا خۆمان لە ناو خۆڵەکە شاردەوە وسکت بووین. نەوەک لە مرۆڤ بگرە، لە ئاژەڵ بگرە، لە باڵندە بگرە، هەموویان فال کراوە بە درێژایی سەدان ساڵ. بۆ چێ بڕۆی ژێرەوەی ڕۆحی ئینسانی کوردی تێدایە. ئەوە لای من لەبەرەوە مەسەلەن سەرنجم ڕادێکێکی کە گردۆڕکەیەک دەبینم، هەمووی چێ لە قەبری بچووک بچووکە، لە ناوەڕاستە درەختێکی گەورە هەیە، شوورەی لێ چۆلە. ئەوە ژیانەوەکەیە کە جەنابەت باسی بزڵبێت ئەوەیە مەبەستم. ئەوە ئیتر دەچیت تەمەشا دەکەیت، زۆر نەک ڕۆمانسیە، زۆر تووشی غوربەت دەبی، ئەوە ناو وڵاتی خۆتە. لێرە بڕۆ دەرەوە هەزاران شوێنی وا هەیە لە کوردستان، یای تووشی غوربەتێک دەبی، تووشی خەمۆچێک دەبی کاوە تۆ لە شوێنێک ڕاوەستایی ژێرەوەی هەموو مرۆڤە، چۆریشە هیچ کەسی تێدا نییە، تەنانەت دەنجیش نییە. ئەوە زۆر گرنگە بۆ کەش و هەوای تابلۆکانی من. لەبەرەوە مەسەلەن زیاتر هەموو تابلۆکانم کە بە زنجیرەیە ناوێکی هەیە، بەس هەمووی نەهامەتی ئەو ناوچەیە باوکو پێم وتی بە ئاژەڵ و بە باڵندە و بە هەموو. قەرەنی دەڵێن لە پۆتریت تۆ وەکو حەزت لێە لە پۆتریت، جیاوازی پۆتریت چییە لەگەڵ لەوحەیەکی سوزانم ئەوانی تر؟ پۆرتێت ڕسمی شخصیە. مەسەلەن یەکێک دانیشتۆ لە پێشت
وێنێ دەیچێشی بەس وێنەی بەس دەبێت بۆ گرنگە یعنی بۆ گرنگە ئەخ گرنگە لەبەرەوەتەوە بەهرەی هونەرمەندەکە لەوە دیار دەکەوی کە تۆ بتانی پۆرتێتێک بکەی یاخۆت ئینسان فیگەرێک بکەی بە تەواوی بەبێ غەڵەت باشە پۆتریت گرنگەکەی ئەوەیە کە ئەبێ وەکو فۆتۆگراف نزیکیکەی تۆ لە فۆتۆگراف ئاوایە شەر نییە و فۆتۆگراف بەس وەکو شخصەکە بێ تعبیری بێ مشکلە نییە تعبیری بێ بەس غەڵەتی ئەکادمی تێدا نەبێ مەسەن تەشریحی ئینسان چۆنە بە ئێسقانیەوە بە عەزەڵاتیەوە بە هەموویەوە ئەوە دەوی بزانی ئیتر لەوە پۆرتێت گرنگە دەتوانی پۆرتێتی شخص بکەی وەکو خۆی بەڵا با شێوەیەکی تەکنیکی هونەری ئەوە گرنگە زۆر باشە دوایی دەچیتە ئەوروپا بڵێ ساڵی بڕیارت دابچیتە ئەوروپا ساڵی هەفتاونەوە گومان چوومە ئیتالیا من 5 ساڵ لە ئیتالیا بووم بە لەسەر هونەر دەژیام لەسەر هونەری پۆرتێت دەژیام ئیتر ماوەیەکی زۆر بەڵام لە ئیتالیاش حقیقەت ساڵی 81 چوون بۆ یەکێتی سۆڤێت ئەو کاتە من لە حیزبی شوعی بووم بەس وەکو زەمالەی حیزبی شوعی وەرمگرت چوون بۆ ئەوێ بۆ ماوەی ساڵێکی دراسی ئیمتیحانی ئەکادیمێشمدا وەری ژیرام لە شاری کیف لە ئوکرانیا بەڵام حەزم لێ نەکرد ڕام لێ نەبوو گەڕامەوە ئیتالیا باشە و کاتە یەکێتی سۆڤێت ئۆکرانیا بەشێ بوو لێی ئەو کاتە یەکێتی سۆڤێت بووە ئەو کاتە ئەو کاتە ئەی باشە تۆ ئەوە بتۆزێ بچینە ئەوەی باسی سیاستکەین تۆ وەکو شوعیەکە ها ئەو یەکگرتووی مەسەڵەن هەندێک لە کەسان بینیوە کە هەر بە زەمالە چوون وە شوعیش بوون چەپ بوون چوون بۆ اتحاد سۆڤێتی ئەیانوت ئەو خەو خەیاڵە نەبوو کە ئێمە وەختی خۆی لە هزرمانە هەبووە یەکێتی سۆڤێت لای تۆ وا بوو یا خەو خەیاڵ نەبوو ئۆکێ نەخێر وەکو هەر وڵاتێک بوو بە پێچەوانەوە من بۆ من مرۆڤێک بووم کە لە عێراق دەرچووم لە ژێر سیستەمێکی زۆر زۆر دیکتاتۆری فاشی کە نەگەیشتە من پێشەوە ڕۆیشتم تەماشای ئیتالیام کرد لە ئیتالیا فێرە ئەو ژیانە دیموکراسیە بۆهیمیە جوانە بووم من مەجیب بووم پێی حتا وەختەکە کەمیش بووم ئەوم بەجێ چوومە ئەوێ بینیم وانە ڕاستە ئەوانیش حەق خۆیان ئەوە سیستەمێک دروست دەکەن بۆ کۆمەلگای خۆیان بۆ خۆیان هەموو شتێک بۆ خۆیان باوابێ بەس من ناتوانم لە ناو چوارچێوەیەکی سیستیماتیکی زۆر زۆر قرس بژیم نەم دەتوانی تەنانەت لە هونەریشی بدا بکەم ئەوە بۆ من نەدەگونجا ئەوە سەبەبەکە بوو گەڕامەوە بۆ ئیتالیا گەڕایتەوە بۆ ئەوروپا بەڵێ ئەی چۆن کارت کرد هەوڵ بیکە تابلۆکانی تۆ لە گەلەرەکانی دنیا نمایش بکرێت و یعنی ئەوە چۆن بتوانی وەکو ڕێنیشاندەرێ بۆ گەنجەکانی خۆمانەوانێک کە ئێستایانەوێ لە هونەری نیگارکێشان و تابلۆ دروستکردن بتوان هەوڵبەن تابلۆکانی ئەوانیش بگاتە گەلەرەکانی دنیا خۆی ئاسان نیە حقیقت بەس من کە چوون بۆ ئەسپانیا ساڵی 84 لە بەرشلۆنە لەوێ مەسەرەن زیاتر متابعی گەلەریاتم دەکرد بەس هیچ پیشانگایەکم لە گەلێریە نەکردەوە لەوێ ساڵێک کۆرسێکی لیتۆگرافم وەرگرت لیتۆگرافیش هونەرێکی گرافیکی کەمێ تەکنیکیە قورسە پاش ئەو کۆرسە من پیشانگایەکم کردەوە لە گەلەریەکی تابعی بەلەدیە بوو نەک خاص ئەلەوێ بەس ئەو گەلەریانەی کە تایبەتین هی شخصن کەمێ قورسە مەسەرەن هونەرمەند بیانگاتێ دەبێ ئەو تابلۆیانە لەوێ عرض بکەی کە بە حیسابی و چێژی ئەو ساحبە بەبێ بفرۆشرێ تۆ پێشانگات کردەوە لەوێ یەکەم پیشانگا هیچت نەفرۆشت جارێشتر بانگ ناکاتەوە لەبەرەوە لەسەر چێژی کۆمەلگای ئەوێ هیچ دەکەن یعنی چێژ زۆر گرنگە زۆر گرنگە چێژ زۆر گرنگە وەلو ئەو گەلەریانەی کە هاشن گەلەریەکان زیاتر گەلەری بازاڕین نەک ئەو مۆزەخانانەی کە
هەیە مەسەن مۆزەخانە گەلەری خۆی هەیە بۆ ئەو هونەرمەندانێک کە لای ئەوان مقدسن پیشانگایان بۆ دەکەنەوە ئەوە نەشما بن مەسەن چەند پیشانگای پیکاسۆم بینی لە ئەو گەلەریانەی کە سەر بە مۆزەخانەکانن یا سەر بە بانقەکانن. زۆر باشە. مامۆستا قەرەنی لە پاشە ئەم هەموو گەڕان لە وڵاتانە دوای بڕیارتدا بگەیتەوە کوردستان چی وای لێ کردی ئەو بڕیارە بدەیت؟ دوو شتەیە مەسەن یەکەم من گەیشتمە ئەو قەناعەتەکە بەرەو تەمەن کە چیتر ئەوەیە هی من نییە با بگەڕێمەوە بۆ هی خۆم هەر ئیشکردن هەر ئیشکردن بۆ گوزەرانی ئیشی بۆ گوزەرانی ئیشی لەسەر هونەر ئەوە نەدەبوو ڕاستە ئیشی ترم کردووە مەسەلەن حتا ئیشی دەرزدانەوەی خاص پریوات ئەوانەی هونەری ئەوە بەس ئەوە کافی نەبوو هەر بڕۆم پرۆژەم هەبوو پرۆژەکەم ڕەوان کرد بۆ سەرۆکایەتیاری و سەرۆکوەزیران پرۆژەی مۆزەخانەیەکی نیشتیمانی هاوچەرخ لەگەڵ گۆڤارێک بە ناوی گۆڤاری شێوەکاری بەو شێوە هاتمەوە ئیتر دەستم بە ئیشکردن کرد لێرە. ئێستا شکر مرتاحی لێرە مرتاحم ئەمن مرتاحم ڕاستە وڵاتمان هەمووی لەسەر قەلەقی دەژی ملەتی کورد قەلەقە بەردەوام بینی ئاونا بینی کێشەکانی کۆمەڵایەتی و کێشەکانی سیاسی کێشەکانی ئابووری ئینسانی بابرە ئینسانی سادە زیاتر بەردەوام بە قەلەقی دەژی. ڕاستە ئەوەش زۆر گرنگە ئێمە هەموو هەوڵ بۆ ئەو ستیبڵەتی ئەین. مامۆستا قەرەنی ئایا لە کوردستان یاخود نەک تەنها لێرە لە هەموو دنیا ئایا هونەرمەندێکی شێوەکار ئەتوانێت بە لەوحەکانی بژێوی ژیانی خۆی دابینکا و پێی بژی؟ لێرە ناتوانین لە کوردستان یاخود لە عێراق یاخود لە ئەو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەگشتی زۆر زەحمەتە چونکە سەبەبی هەیە سەبەبەکانی ئێمە ئەو پەروەردەمان نەبووە لە کۆنەوە کە وا بکەین چێژی کۆمەڵایەتی دراست بکەین بین لەسەر ئەو چێژە ئیش بکەین ئەوانیش لەسەر ئەوە ئیش بکەن کە لە زیاتی هەندێک شت هەیە لە ماڵەکان هەڵدەواسێت تابلۆ هەڵواسن اینجا ئەوە زەحمەتە مێژومان نییە ئێمە مێژوی هونەرمان زۆر کۆن نییە دەبەرەوە چێژی هونەریش هەر نوێیە دەوڵەمەندەکانی خۆمان هیچ تابلۆ ناکردن مؤسسەکانی هیچ تابلۆ ناکردن ئەو مؤسسانێک کە هەیە خاص تەنانەت هەندێک تابلۆی تایبەتی هەیە کە من بۆ سەرۆکایەتی هەرێمم دروست کرد بۆ هەندێک شوێنی تایبەتی حکومی بەس ئەوە کافی نییە ئێمە بە سەدام ملیاردێر و میلیۆنێرمان هەیە و کوردستانە نوێ نام کەس نازانین لەکوێ هاتوون لە ماڕەوەش ئەومەی شتی چینیە بابڕین منزەرەی چاپ کراوە شوێنەکەی خۆشی نییە مەسەلەن پاریسی هەڵواسیوە لە ژوورەوە نەک ئەوە چێژی دەوڵەمەندی ئێمەیە بەس هەشە یعنی هەشە تابلۆی هونەرمەندە کوردەکان ئەکڕێ و لە ماڵی خۆیان داێنێ ینی ئەوە ملیۆنێرەکان نین ئەو کەسانن کە چێژی هونەریان هەیە لێمیان کڕیوە مەسەلەن برادرە وەکو تۆ مەسەلەن ئەوە مستەوامانە بەس ئێمە لە کۆنەوە کە ئەمە بۆرژوازی نیشتیمان پەروەەر لە کوردستان نەبووە هەتاوەکو بتانی بڕێ من ئەوە ناکەم من هونەرمەندی خۆم تابلۆی هونەرمەندی خۆم دەکڕم خۆی لە هونەر بە ڕای من یعنی لە زۆربەی وڵاتانیشە بەوەی کە ئەبێ بە بزنس اینجا زۆر پێشەکەوێ نەک تەنها لە نیگارکێشان لە بۆ نمونە لە هونەری میوزیک گۆرانی فیلم دراما ئەمانە ئەبێ ببێ بە بزنس اینجا زۆر پێشەکەی وانە ئەخر لە ئەوروپا با بڵێن لە مێژووی هونەر بزنس نەبووە بزنس زۆر نوێیە مێژووەکی قوڵ هەیە لە ئەوروپا مەسەن لە سەردەمی گرێکەوە یا خۆت ڕێنسانس لە ئیتالیا ئەو هەموو تابلۆیە سەر سوڕهێنەرە
خەڵکی ئەو کاتەش کە بەڵام ئەو کاتەش هەر بۆ کەنیسە و کۆشک و تەلاری پاشاکان دروست کراوە یعنی هەر بە بەلاش نەبووە نه بە بەلاژ نەبووە بەس بۆ پاشا نەکراوە چونکە مەسەلەن ڕێنسانس قۆناغێکی هوەری شعبی بووە چونکە ملەتی ئیتالیا ئەو کاتە یاخود ئەوروپیا ئەو کاتەی ملەتی مەسیحی خیندەواری نەبووە هەتاوەکو بتوانی ئینجیل و تەورات و وانە بخوێنتەوە بەڕاستی کاریان لەسا ئەوە کرد کە ڕێنسانس تابلوانەی هەمووی عکسی ئینجیل و تەوراتە کتابەکانی مقدسی خۆیان بەڵام خۆی لە بۆ نمونە ئەچیتە فاتیکان لە برمیشی بنیشی ئەوە فاتیکان هەمووی لەوحێ ئەوانەی کە بۆ نمونە مایکلەنجلۆ داڤنشی پەیکەرەکانی یعنی ئەمانە هەمووی هونەرمەندی عیملاق بوون بۆ کەنیسەکان هونەریان کردو بەس دوای قۆناغی تر دێتەبان خەڵک پڕە لە چێژ ئەوانەی هەموو وەرگرتووە ئەوە کۆمەلگای ئەوروپی بە تایبەتی ئیتالی فەرەنسی ئیسپانی ئەوانە هەموو تێر بووە لێی پێشی 100 ساڵ هەمووی لێ تێر بووە هات تاوەکو گەیشتە ئەوەی کە ئابستراک لاوی تەبیعی بێ سادەبی هیچ کێشەی نەبی کە ڕەبزی بکاتەوە ڕەبزی نەکاتەوە بەس ئێمە مێژومان نییە لە هونەرە هیچ کەسێک تێر نەبووە چاوی تێر نەبووە هیچ شتێک دێین یەکسەر بە ئابستراکت و بە تعبیری بە شێواندنی واقع پیشانی خەڵک دەدەین لەوێ دەبتە سەدمە بەرامبەر بە بینەر لەبەرەوە ئەو قۆناغی ئێمە کە سەدمەیە بەنسبەت بینەر خەتا لە ئێمە و لە ئەوانە ئەبێ بە تێۆری حەلی بکەین بە ڕەخنا حەلی بکەین بە شەرح بە هەڵسەنگاندن بە دامەزراندنی شێوازێک بۆ چێژ وەرگرتن دەبێ ئەو ئیشانە بکەین ئەگەر نەیکەین کۆمەلگای ئێمە هەردێ پیشانگایەکە دەمی و دەڕوا جاری یەکەم دووەم نایەتەوە دایمەن پێشانگاکانی ئێمە 2-3 ڕۆژە بەس لە ئەوروپا 1 مانگ دەخایانێ بەردەوام قەلەباڵغا ئەگە ئابستراکتیش بێ ئەوە مەبەستەکەی منە ئەوە کێشەکەی ئێمە لە مەژەگەین مەقەرنی قەت بیرت لەوە ینی مەزەوەکو پەیکەر دروستکەیت یاخۆت سیرامیک ئیشکە یا تەنها بەس تەنها من حەزم لە پەیکردنەوە حەزم لە سیرامیک بەس سیرامیشیش ئەدەواتی قورسە شوێنی دەوێ و فڕنی ناوەڵا من بەس تا ئێستا کە بەس گرافیک لیتۆگراف هێلکاری تابلۆ پەنتایەکە لە پێشمە وەکو سینەما ڕەسمکردنی پۆترێتێکی من قورس نییە قژم نییە ئیزعاج نییە هیچ پۆرتێتی قورس نییە مامۆستاقەرنی لە پاشان دەبیتە مامۆستا لێرەوە ئەو تەجروبێشت دەبێتوانە دەڵێیتەوە ئەو تەجروبێ چۆن بوو تەجروبەیەکی زۆر باش بوو من حەزیشم دەکرد من لە هەوڵ مامۆستای سەرەتایی بووم لە گوندەکان بەس هی پەیمانگا من وابزانم ئیسیفادەیەکی زۆر گەورەم گەیان بە قوتابیانە کە جیری 2003 و 4 دوای درەنگتریش ئیشم لە پێشان کردووە ئەسلوبی خۆم پیشانداوە چۆن پۆرتێت دەکرێت چۆن دیمەن دەکرێت چۆن شێوە دەکرێت من زۆر ئیشم لەگەڵ قوتابیانە کردووە و فعلەن زۆریش بەختەوەر بوون و زۆر منیش بەختەوەر بووم لەگەڵیانە هەر بەژیت مامۆستاجان کاتی بەرنامەکەمان بەڕاستی خەریکە کۆتایی دێ گفتوگۆ لەگەڵ جەنابتا زۆر چێژبەخشە زۆر سپاس حەزەکەم وەکو کۆتا وتەت بڵێن لە کۆی ئەم هەموو کارە جوانی کە کردوتە و ئەم هەموو سەفەر و گەڕان و گەنجەکانی خۆمان ئەوانەی کە ئێستا ئەیانەوێ خولیای ئەوانیانێ هەندێکیان کە ببن بە شێوەکارێکی بتوانە و بتوانن جێکە پەنجیان دیار بێ جەنابەت چیان پێڵێ من چیان پێ بڵێم هەر ئەوەم پێگوتون کە خۆیان بن هیچ نەترسن پابند نەبن بە هیچ قوتابخانەوە شێوازێکی هوەری جیهانی ئەولاولا ئەوەی هەیتی بە ئازادی خۆی دەرببڕێ بە هیچ شێوازێکی سنووردار نەکەن بە حوریەتی خۆیان ئیش بکەن ئەوە سەرکەوتووی لەوە بە دیار دەکەوێت
هەر بژیت مامۆساجان مامۆسا قەرەنی جەمیل زۆر زۆر سپاس کاتی جەنابەت کە تەرخانە کرد بۆ پرۆگرامەکەمان ئیشەڵڵا هەر بەردەوام ببی لە کاری جوانتر و جوانتر و لە پێشەنگاشە دەتبیرینەوە ئیشەڵڵا. زۆر سپاس کاکسۆران سوپاسی ئێوەش دەکەم سوپاسی هەموو کارمەندانی پرۆگرامەکەتان دەکەم و سوپاس بۆ کەی 24 هەربژین هەربژین مامۆساجان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کوردستان 24 هەتا پرۆگرامێکی نوێی نایابەکان هیوادارم تەندروست باش بن و دڵخۆش بن و بەخوای گەورەتان ئەسپێرم کاتش خۆش و خواتان لەگەڵ.